قەزیەی نزای نزانم چی و دینی ئیبراهیمی نزانم چی و چی ئەوە قەزیەکی سەهیۆنی ئەمریکیە ئەو هەوڵی خۆیان نییە ئەوەی بابە گەورەکەیانە بۆیان ماوەتەوە ئی ئەبوو جەهل و ئی عوتبە و شەیبە و ئەوانەیە یان مەچوو سەر میحراب یان لەبەرێ وەڵا بۆی دەرم نەکەن حەقی نەڵێم چییە خوتبەدان چییە تام و چێژ و لەستەکەی چیە کاکە ئەگە حەقی نەڵێی بە تایبەتی و بەرپرسانە یعنی کەلتوری وڵاتەکەی خۆشمانیان گۆڕیوە عادەت و تەقالید و نەریتی باو باپیرانیشمانیان گۆڕیوە بە ناوی خوای گەورە و میهرەبان سڵاوتان لەبێ بیسەران و بینەرانی بەڕێزی دەنجی کۆمەڵ رادیۆی سۆران خۆشحاڵین لە بەرنامەیەکی تری بەرنامەی پرس بە ئێوەی بەڕێز و خۆشەویست دەگەینەوە بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا مەڕوان گەڵاڵی مامۆستا بەخێر بێی سەرچاوان زۆر سپاس دەکەن مامۆستا ئەوەی ئێستا باسی گەرمی میدیایەوە لە وڵاتانی مسلمانان و بە تایبەتی لە وڵاتی ئێمەش دینی ئیبراهیمیە ئەبینین لە ڕۆژانی ڕابردووش بە ناوی نزای نیشتیمانی سەرجەم دینەکان لە یەک شوێن کۆکراونە و ناوی لێنرا نزای نیشتیمانی ئەم دینە تا چەندە ڕێگە پێدراوە لە دینی ئیسلام و لە نێو مسلمانان و ئایا ئەمە شتێکی نوێیە؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه ومن والاه ربنا هب لنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا آمين خوا پاداش داتو مامۆستا عەزاز و تەوەرە طبعا ئەو تەوەرێکی زۆر گرینگە مەسی عەقیدە و بیر و باوەڕی هەموو تاکێکی موسڵمان دەکاتن و دەبێ موسڵمانان لەوە زۆر وشیارتر بن هەڵ نەخەڵەتێن بە خەڵکانێکە لە جلوبەرجی بەناو مەلایەتی یان لە ڕێکخراوێکی بەناو وەکو بڵێ زانایان بەشدار بن لەو جۆرە کۆڕ و کۆبوونەوانە وانەزانن کە ئەوە شتێکی باشە و شەرعیەتی پێنادرێتن بەو شێوازە طبعا خوای گەورە تەبارەک و تەعالە کۆتایی بە هەموو دینێک هێناوە مامۆستا ئازاد پاش دابەزینی قورئان بۆ پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام و پاش ناردنی محەممەد المستەفا عەلەیهی سەڵات وەسەلام چۆن محەممەد المستەفا عەلەیهی سەڵات وەسەلام خاتەمی ئەنبیا و مرسەلینە یعنی کۆتایی پێهێنانی هەموو پێغەمبەرانە عەلەیهیمو سەڵات وەسەلام و شریعەتی هەموو پێغەمبەران عەلەیهیمو سەڵات وەسەلام کۆکراوەتەوە لە شریعەتی محەممەد المستەفا عەلەیهی سەڵات وەسەلام و باوەڕبوون بە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام باوەڕبوونە بە هەموو پێغەمبەرانی دیکە بە دواکەوتنی هەموو پێغەمبەرانی دیکەیە بەڵام ناکرێ کەسێک قید بێتەوە بڵێ وەڵام من باوەڕم بە پێغەمبەر نییە عەلەیهی سەڵات وەسەلام باوەڕم بە عیسایە باوەڕم بە موسایە باوەڕم بە ئیبراهیمە عەلەیهی سەڵات وەسەلام بە نوحە بە یەحیایە زەکەریا هەر پێغەمبەرێکی دیکە عەلەیهیمو سەڵات وەسەلام فەرقی نییە و ئەمن بە دوایوی دەکەم و باوەڕم بەوێ بەوی نییە خوای گەورە قبولی نییە خوای گەورە قبولی نییە لەبەرەوە خوای گەورە تەبارەک و تەعالە پێغەمبەری عەلەیهی سەڵات وەسەلام بۆ هەموو سەرزەوی ناردووە نەک بۆ هەموو سەرزەوی بۆ ئینس و جن ناردووە پێغەمبەرانی دیکە عەلەیهیمو سەڵات وەسەلام بەس بۆ بوقعەیەک دەنێردران بۆ گوندێک بۆ شارێک پێغەمبەری ئێمە عەلەیهی سەڵات وەسەلام بۆ هەموو دنیا بۆ هەموو بەشەریەت ناردراوە و بۆ جنۆکانیش ناردراوە ئەوجا چۆن پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام خاتەمی ئەنبیا و مرسەلینە لە دوای خۆی هیچ پێغەمبەرێک نایە هیچ ڕەسوولێک نایە و کۆتایی پێهێنانی ڕیسالەی پێغەمبەرانی دیشە وەکو ئیشارەیەکیش پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لە ئیسرا و میعراجە لە بەیت المەقدیس پێشنوێژی و ئیمامەت بۆ هەموو پێغەمبەران دەکا عەلەیهیمو سەڵات وەسەلام هەموو لە دواوی کۆ دەبنەوە پێشنوێژیان بۆ دەکات ئەوجا دینەکەشی کە دینی ئیسلامە کە دوایین بەرنامەی خوای پەروەردگارە تەبارەک و تەعالە بۆ سەر زەوی
کۆتایی پێهێنانی هەموو دین و بەرنامەکانی دیکەیە کە خوا ناردوونی نەک بەرنامە دەستکردەکان کۆتایی پێهێنەری هەموو دین و معتەقەداتێکی دیکەیە کە خوا ناردوونی بۆ پێغەمبەران پێشی کە خەڵک پێوە مسلمان دەبوو پێی دەچوە بەهەشت جاچێ لە ئادەمەوە بگرە ئەو جاوەرە یەکەم پێغەمبەری مرسەل عەلەیهی سەڵات وسەلام کە نەبی و ڕەسوول بێ لە دوای ئادەم هەندێک دەڵێن شید بووە هەندێک دەڵێن نوح عەلەیهی سەڵات وسەلام ئەو جا دینی ئیبراهیم عەلەیهی سەڵات وسەلام ئەو جا دینی موسا عەلەیهی سەڵات وسەلام ئەو جا دینی عیسا ئەو دینانە هەمووی کۆتاییان پێ هاتووە بۆ چووکە بۆ زروف و سەردەمێکی تایبەت بوون لە هیچ نەسێک نە لە ئینجیل نە لە تەورات دەست ناکەوێ ئەو دینانە خوای پەروەردگار بیفەرموو بێتن ئەو پەیامەم بۆ ناردوون بۆ هەموو سەرزەوی بۆ هەموو دنیا و هەتایە بەردەوام دەبێت غەیری دینی ئیسلام کە خوای گەورە تەبارەک وتەعالە وما أرسلناك إلا كافة للناس بشيرا ونذيرا دەیان و سەدان نصوصی دیکە لە قورئان و لە سنەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام تەئکید لەسەرەوە دەکەنەوە کە دوایین پەیامی خوای پەروەردگار تەبارەک وتەعالە بۆ سەر زەوی ئیسلامە و هەر کەسێک بە دوای هەر معتەقەدێک هەر بیر و باوەڕێک بکەوێتن بە دوای دینی ئیبراهیم بکەی وەکو خۆی کە تەحریف نەکراوە کە بۆ ئیبراهیم دابەزیوە ئێستانەکە ئەو کاتەی خەڵک مسلمان بوو لەسەر دینی ئیبراهیم دەچووە بەهەشت بە مسلمان لە قەڵەم دەدرا بەڵام ئێستا هەمان شت جێبەجێ بکە بەس بڵێ وەڵاکا کە من دینی ئیبراهیمم پێ باشترە و بە دوای دینی ئیبراهیم دەکەو یان ئەوی دیکە بڵێ من دینی موسام پێ باشترە عەلەیهی سەڵات وسەلام کە یەهودیەتە بە دواوی دەکەوم یانەوی دیکە بڵێ من دینی عیسام پێ باشترە نەسڕانیەتە بە دواوی دەکەوم ئەو بە مسلمان لە قەڵم نادرێگەر هەر چەندە ئەو دینانەی دیکە کتابەکانی دیکە جارێ هەندێکی هەنەماون یعنی صحوفی ئیبراهیم عەلەیهی سەڵات وسەلام نەماوە ماوەستاوی ئەو ڕۆ ئەکرێتن ینی وا لە گوێی مسلمانان ئەچەسپێنن کە نابی باس لەوە بکەیەوەی مسلمان نەبێتن یان غەیری ئیسلام بپەرستێتن دینێکی تر بکاتە بەرنامەی ژیانی ینی ئەوانیش ئەس نەبە ئەوانیە تەنها مسلمان بێتن مامۆستا ئازاد و کەسانێکی هەڵگەڕاون لە دین کەسانێکی هەڵگەڕاون لە دین بۆ خۆیان دۆڕاون دەیانەوێت خەڵکی مسلمانیش چاواشە بکەن بە ناوی پێکەوە ژیان و ڕێز لێکنان و بەڕاستی ئەوە پێچەوانەی قورئان و سنەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لە پێکەوە ژیانەکەشیان جیاوازە بەس ناوە ئەوان لەگەڵ میلەتی خۆیان نەژیاون مامۆستا ئازاد وەرە کاکە من تەحەدا دەکەم ئەو پێکەوە ژیانەی کەوان باسی دەکەن لەگەڵ جوولەکەیەکی لەگەڵ نەسڕانیەکی لەگەڵ ئێزیدیەکی لەگەڵ نەزانم غەیرەدینێکی بابێن ئەو میلەتی کورد بزانەدا خۆ توانی ویانە پێکەوە ژیانێکی دادپەروەرانە لەگەڵ یان بژێن ئەوەی کە لۆ کوڕەکانی خۆیان دەکەن لۆ کچەکانی خۆیان دەکەن لۆ خانەوادەی خۆیان دەکەن لۆ عەشرەتەکەی خۆیان دەکەن بزانە لۆ میلەتەکەی دەکەن وەکوعام نایکەن نەشیان کردووە و خەڵکی دەچەوسێنەوە خەڵکیشان یعنی والێ کردووە هەموو خەڵکێک ئێستا قەرزداری حکومەتە قەرزداری ئەو حیزبانەیە پێکەوە ژیانی چی کاک مامۆستا ئازاد خۆڵکردنە چاوی خەڵکە خوای گەورە تەبارەک وتەعالە ئەو قسەی بڕاندۆتەوە ئەفەرمێ اليوم أكملت لكم دينكم اليوم أكملت لكم دينكم وأتممت عليكم نعمتي ورضيت لكم الإسلام دينا ده فرمي أي بشريات هو مخاطبي جزيرة عربي ناكبتني مخاطبي هم بشريات دكاتره ده فرمي من رازيم كإسلام برنامج جيان تنبيت بوتسو كإسلام ديني إسلام ما وصا آزاد وكو دينا كان ديكا نيتو كشرائع ديكا دينا كان ديكا هنديشي طقوسات وعبادات أو هنبون يعني لايني بون من تشريعات لايني سياسة بري وبردني دولته يعني أو نبو قشجير نبو بس إسلام قشجيرة إسلام دينك لايني عبادي تدايا لايني كومالايتي تدايا لايني خانەوادەیی و پێکۆنانی هاوسەرگیری تێدایە وەلایەنی سیاست و وەلایەنی تیجارەت و لایەنی عیلمی و هەموو لایەنێکی تێدایە
لبرو خوای پروردگار تبارك وتعالى بو خوي دفرمي ومن يبتغي غير الإسلام دينا فلا يقبل منه أتو تسيلي يقيد ببيوا ولا نابي بلي غير إسلام قبول خوای قرأ والك أكا منو أم نقوتوا دفرمي ومن يبتغي غير الإسلام دينا هركسيك دينك هلب جيري معتقدك هلب جيري ببيزق الإسلام فلا يقبل منه اللي قبول ناكري لردوار روجدا زاد الصوزي منو تو بو أو خلقي غير دينا وبيان بلين چکە هیوایە تۆبە دەکا هیوایە دەگەڕێتەوە هیوایە پەشیمان دەبێتەوە هیوایە مسلمان دەبێت ئەدێ و خەڵکێک کە ڕۆژانە بە هەزاران خەڵک مسلمان دەبێت ئەدی ئەو نییە کە ناگاتە ئەو حەقیقەتەی کە دەزانێت کە ئەوی کە و لەسەرەتی دین نییە معتەقەد نییە بیر و باوەڕ نییە لەبەرەوە بەڕاستی مامۆستا ئازاد یعنی ئەو قەزیەکی زۆر گرینگە دەبێت خەڵک زۆر هوشیار بێ يعني بدواكوتني هر دينية شديكة هر معتقدية شديكة هر بيرو باور شديكة كاك بخوان نسخي أصلي إنجيل وتوراتي قديم دبي باور بيبي وكو كتاب إما باور مان بينا دبي بشكل إيمان مان بشكل معتقد مان بلام حكمكي باطل بوتو حكمتكي هل وكبلي كوتاي بيهاتو بقرآن بيغمبراني باور مان بهمو بيغمبران عليهم الصلاة والسلام إيمان مان بيانا إيمانا ببيغمبريك نبي يبني مسلمان بي كافر دبل بلام خاتمي أنبياء محمد المصطفى عليه الصلاة والسلام توجيه لي وردك من تكبوه خواهي قرد فرمي ولكم في رسول الله أسوة حسنة بيغمبر سر مشقى عليه الصلاة والسلام لبرو براستي أو قضية كفر وإيمانه قضية أوني ولا مسامحة يدا بكريتر هر كسيك بدواي ديني إبراهيمي بكبه بدواي ديني نصرانية بكبه بدواي ديني عيسى بكبه مسيحي بكبه يعني زردش هر كسيك بدواي هر كسي بي كافر دبي هل دقريتو ولدي حضرة إبراهيم مسيحي بوانا موحد بوا مسلمان بوا مسلمان شيكتا برز وما كان إبراهيم يهوديا ولا نصرانيا ولكن كان حنيفا مسلما وما كان من المشركين براستي أو بابتانا ما وصعزات أو برادر علمانيانا يعني أو حزب علمانيانا بتايبتي أمرك حكمي ولاد دكن هل بدايته زاري بناوي علمانية وبناوي وكبلي سوشيالستي وبناوي ليبرالية وبناوي اشتراكية زور ناويان هنان وتجربيان كردن إسلام حلوة نوا إسلام نهيالا دين ومعتقدي خلق وشكابرا قوتي لبالك دارينا حتى بربرسكان يعني برپرسی گەورە و باڵا پێم خۆشی ناوی کەس بێنم لەو ستۆدیۆی پیرۆزە دەیگۆ گە چوینەوە کوردستان قورئانەکان دەنێرینەوە وڵاتی سعودیەی بەکەری کوردیشی نانێرین وشترێک دێنین بەس باری لە پشتی وشترەکەی باردەکەین بۆی کەرەکانی کوردستان ماندوو نەبن بێنەوە معتەقەدیان بوو بەڵام کە هاتنەوە تەماشایان کرد خەڵکەکە موسڵمانە و خەڵکەکە مولتەزیمە و خەڵکەکە ئاوە نفاق زال بوو بەسەریاندا یعنی خۆشیان وەکو مسلمان وێنا دەکرد بەڵام لە خودی خۆشیاندا نە نوێژ نە ڕۆژوو نە ئیلتیزامەت هیچیان نەبوو و هیچیشیان نییە ئێستانەکە ئێستاش کەرێتە سەر باسی دین و ئەوانە بەتایبەتی لە کاتی انتخاباتەکان زۆر گوێمان لێ بۆیان گوێمە لە هەموو خەڵک مسلمانترین کەچی لە ئەرزەکەدا ئەبینی ئیسلامەتیەکەیان چۆنە مامۆستا ئازاد قسە هەموو کەس پێی دەوێرێتن بەس لە مەیدانی عەمەلی وەرە کە ناڵێ من لە هەموو کەس مسلمانترم باش خۆ یەکێک لە ئەلفوبێی مسلمانێتی ئەمر بە چاکەونەهی لە خەرابەیە باشە یەکێک لە ئەلفوبێی ئیسلامەتیەکەی ئەمر بە چاکەونەهی لە خەرابەیە ئەو فسق و فجوورەی کە ئێستا لەو شارانەی کوردستان برەوی پێدەدرێت چێ دەیدات ئەو دەسەڵاتە نییە ئەو جا شوێدی کە من ڕاپۆرتێکم خوێندەوە بەرپرسانی ئێرانی لە ڕێی ئەو ئافرەتە لەش فرۆشانەی کە نردویانەتە هەرێمی کوردستان باشە گرتەی ڤیدیۆیی بەرەڵایی و سێکسی 400 بەرپرسی وڵاتیان لایە باشە یعنی بۆی کە گوێ لە دەستی وانن بۆی کە هەر کاتێکی خەتیان خوار کرد فەزحیان کەن و حیا و ناموسیان بنکەنیانە بەڕاستی ئەو قەزیە نابێت تێکەڵاو بکرێت ئەو جا دیاریکردنی ڕۆژێک ڕۆژی نزا بۆ ڕۆژی نزا
لە ئیسلامدا هەموو ڕۆژێک ڕۆژی نزایە نەک هەموو ڕۆژێک مامەسا ئازاد هەموو کات و ساتێک پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بۆی دیاری کردووین یعنی منۆکو ماشەڵڵا وەکو جلی کوردیم دێتە بەرچاوان قوتابی کووردە یعنی تۆرە تەماشای هەموو ئەمە هیچمان وەکوی خەڵکی نییە ئەو میلەتە بە تایبەتی و بەرپرسانە یعنی کەلتوری وڵاتەکەی خۆشمانیان گۆڕیوە عادەت و تەقالید و نەریتی باو باپیرانیشمانیان گۆڕیوە لە زیاتی ئەتۆ شانازی بە کللتوری خۆتۆ بکە بە جلوبەرجی خۆتۆ بکە کە شەرعی ترین جلوبەرگ جلوبەرجی کوردیە باشە قوتابی بۆی نییە بە جلوبەرجی کوردی داوامکە لە قوتابخانە فەرمانبەر بۆی نییە بە جلوبەرجی کوردی داوام کاتن لە 365 ڕۆژ یەک ڕۆژیان دانا و ڕۆژی جلی کوردی ئەشەدەم بیلا ئەو کاتێک کە من لە پەرلەمانی بووم ئەمە نەو ڕۆژەی بە جلوبەرجی هەرچەندە من بە بێشەری نازانم قات و ڕیباتەوەوانە بەڵام حەزم لێ نییە هەر جلوبەرجی کوردیم دەبەردەکرد بەسە و ڕۆژەی چاکەت و پانتۆڵم دەپێ دەکرد ماوەسە زانم ڕۆژی بەس ئەو ڕۆژە ڕەفز دەکەم ڕەتی دەکەمەوە هەموو ڕۆژێک ڕۆژی جلوبەرجی کوردی نوچکۆ من کوردم خوا بە کورد خەڵقاندومی زۆڵمی لێ نەکردووم ئەو جا بەڕاستی دیاریکردنی ڕۆژێک بەون بەڵامەوە وەکو ئەلمانیەتەکەی خۆیانە ها کە ئەلمانیەت ئەسلی ئەلمانیەت هەڵوەشانەوەی دینە بەس ناوێرن بێڵێن ئەو دەڵێن کاکە ئەلمانیەت ینی بە بردننی وڵات بەرەو عیلم و معریفە کە ئەسڵ و ئەساسی نیە وانە خۆڵکردنە چاوی خەڵکە بەرهەمەکەیان دیارە چیان کردووە ئەو جا ئەو ڕۆژێک دیاریکردنی ڕۆژی نزا ئێمە وەکو مسلمان وڵاکاکە نەک ڕۆژی پێنجاران زیاتریش ئەو کاتانەی کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دایناوە دوعای تێدا جێگیر دەبێ هەڵدەستین و دوعا دەکەین ئەگەر پیاون ئەگەر بۆ خوا سوڵحاون ئەگەر ڕاست ناکەن ئەگەر ڕاستەکەن و درۆ ناکەن فەرمون وەرن کاکە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ ثلثی ئەخیری شەو خوای گەورە دێتە ئاسمانی یەکەم باشە دێتە ئاسمانی یەکەم دەفەرمێ عەبد و بەندەکانی خۆم چێ کارێکی هەیە چێ ئیشێکی هەیە چێ محتاجە چێ نەخۆشە بۆی کە وەڵامی بدەمەوە فەرمون بەرپرسەکان وەرن لە زیاتی قەشەیەکی بێدین و وەچی گۆتی مالمێکی هەڵگەڕاوە و ئیزیدیەکی شەیتان پەرست و چێ و چێمان کۆکەنەوە جا شانازیشی پێ بکەن سمێڵان بادن فەرمون وەرن خەڵکی تەشجێکن خەڵکی فێرە شەو نوێشکەن بۆ خۆتان شەو نوێش بکەن وەرن کاکە بڵێن کاکە ئێمە محتاجی دوعا و پارانەوەین خوا لێمان قبولکە خەڵکی تەشجێک بۆی شەو نوێ وەرە جەنابەت لە جەماعەت و لە نوێژەکانی جەماعەت با خەڵک بتبینێتن لە مابەینی بانگ و قامەت ئەکاتی دوعایە هەموو نوێژەکان وەرە لەو کاتێ بابت بینین کە تو بەرپرس و سەرۆکی ئەو وڵاتەی تەماشە دەکەن چاوەڕێی نوێژی جەماعەت دەکەی خەریکی دوعا و پارانەوەی لە خوای خۆت دەپاڕێەوە مەچوو بۆ من وەچی گۆتی هەرچی نەتیحە و هەرچی ماکە لە سەبع و هەرچی نەتیحە و هەرچی نزانام چوتە کۆی کێوە وەڵا ئەو ڕۆژی نزایە ئەو ڕۆژی هەڵگەڕانەوە و ئیرتیداد و دووربوونە لە دینی خوای پەروەردگار یەک بیر و باوەڕ لەگەڵ نەسارا و یەهودی و یەزیدیەوە چۆنەکرێت مەوەسا ئازاد یەک دین هەیە ئەو تەقاڕوبی ئەدیانەوە وەچی گۆتی هەڵگەڕانەوەی لە دین چکە هیچ دینێک ئەمە اعتراف پێ ناکەین مسلمان کە دینێکی ڕاستەقینە و حەق بێت دین هەبوون بەڵام خوای گەورە نسخی کردوونەوە هەمووشیان لە ژێر سایه ئیسلام تەماشەکە جامە بەستەمە و خاڵەیە تەماشەکە ئەو هەوڵە ئەو هەوڵی خۆیان نییە ئەوەی بابە گەورەکەیانە بۆیان ماوەتەوە ئی ئەبوو جەهل و ئی عوتبە و شەیبە و ئەوانەیە هەر لە بیدایەتی ویستویانە ئەو تێکەڵکێشی و ئەو وەچ کابرای گۆتی ئەو وەکو بڵێ بەلا ڕێدابردنی دینی ئیسلام ئەوە بکەن هاتن لەگەڵ پێغەمبەر دانیشتن عەلەیهی سەڵام کاکە بابین مام تێکەڵاوکەین و پێکۆبین و ما پێکۆ جوانین و یعنی من تۆزێ تەنازول دەکەم و تو تۆزێ ئەوە بکە و ئەمە ساڵێک دێمە سەر دینی تۆ ساڵێک وەرە سەر دینی من و خوای گەورە چی فەرموو قل یا ئەیها الکافرون لە مەکەی دابەزاند قل يا أيها الكافرون لا أعبد ما تعبدون ولا أنتم عابدون ما أعبد نانقود أنا سر ديني من نامش دين بسر ديني إيوه لا أخير يستفرمي لكم دينكم ولي دين ديني خوتان بو خوتان ديني مش بومن
ئەو جا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بڕاندوویەتەوە مامۆستا ئازاد دەفەرمێ ما سمع بی یەهودی ئەو نەسڕانی جاکە باسی ئەو دوانە دەکات چوان ئەهلی کتاب بوون ئەوانە خۆیان پێ خۆشەویستی خوا بووە ئەها دەڵێن چی لە يدخل الجنة إلا من كان هودا أو نصارى خوای گەورە دەفەرمێ تلك أمانيهم ئەوە ئومنیەتە لەبەرەوەش خوای پەروەردگار تەبارەک وتەعالە ئەڵێ ئەگەر درۆ ناکەن ڕاست ناکەن فتەمەنەو المەوتە ئین کونتم صادقین ئەگەر ڕاست دەکەن تەمەنا بکەن بمرن بۆی کە بزاندا خۆ دەچنە بەهەشتیان دەچنە جەهەنەمێ دەفەرمێ ما سمع بي يهودي ولا نصراني ثم لم يؤمن بي إلا دخل النار ئیمانم پێنین دەچێتە ئاگر و ئەبەدی لێوێن دەرێ دەبێت ئەو جا خوای پەروەردگار تەبارەک وتەعالە خۆ بەشێکی ئەوانە یعنی لەسەر دینێک بوون جوولەکە بوون نەسرانی بوون لەسەر دینی ئیبراهیم بوون بەڵام خوای گەورە دەفەرمێ چ قول یا ئەیوهە الکافرون ئەی کافرین ئەی بێباوەڕینە لەبەرەوەی بەڕاستی مامۆستا ئازاد ئەو قەزیانە قەزی پێکەوە ژیانوەکو جەنابەت ئیشارەت پێ کرد پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لە مەدینە دەوڵەتی هەبوو جوولەکەی تێدا بووە نەسرانی تێدا بووە باشە ئەو جا ڕێزی لێناون سەحیفەی مەدینە یەکەم دەستور بووە کە نووسراوەتەوە هەندێک دەڵێن لە تاریخی بەشەری یەکەم دەستورە ئەوەندە ڕێک و پێک و محکەم 20 قسوور خاڵ تایبەت بوون بە جوولەکە و ڕێزلێنانیان و دابینکردنی پێداویستەکانیان و زوڵم لێنەکردنیان و هاوکاریکردنیان و بەڵام لە ڕووی اعتقاد و بیر و باوەڕیش تەماشەکە یعنی کە ئەو شتە شەبووە بووە خەڵکیان موسڵمان بووە زانیویانە دینەکەیان دینێکی باڵتیلە عالمەکانیان زانەکانیان پیاوێکی وەکو عەبدوڵای کوڕی سەلام تەماشەکە عەبدوڵای کوڕی سەلام یەکێک دەبێت لە ئەحبار و لە زاناکانی جوولەکە کە دێ موسڵمان دەبێت دەڵێ پێغەمبەری خوا پێشەوەی کە موسڵمان بم پێم خۆشە لە جوولەکە بپرسی پێگەی من لە ناوان چۆنە لەبەرەوە جوولەکە قەومێکی بوختانکەرن باشە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام عەبدوڵای دەشێریتەوە لە پشت پەردەیەکی دادەنێ لەگەڵ گەورە گەورەکانیان دادەنێ ئەویش دەڵێ ڕێیتان چێ دەربارەی عەبدوڵای کوڕی دەڵێ هو سەیدونا وابنی سەید پێدادێن گەورەی ئێمە کوڕی گەورە هەتا بابل باب هەر گەورە و خانەدان بۆ لە ناو ئێمە عالم و ڕیسپی و برا گەورەی ئێمەیە دێتە دەرێ دەڵێ ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله وأشهد أن محمدا رسول الله ئەو جا هەر لە هەمان مەجلیسەکەی هو سەفیهنا وابنی سەفیهنا ئەوە هیچ و پوچی کوڕی هیچ و پوچی پەرژینێکی قایم بێ لە عەبدوڵای کوڕی سەلام هەر لە یەک مەجلیسیدا لەبەرەوە بەڕاستی پێکەوە ژیان کاتێک کاک ئازاد مانای دەبێ کە تۆ اعتیزاز بە دینەکە تۆ بکەی تەنازول نەکەی لە دینەکەت ئەوجا مقابلەکەش نێڵی زوڵم بکاتن مقابلەکەش نێڵی بێڕێزی بە دینەکەت بکاتن مقابلەکەش نێڵی بێڕێزی بە پێغەمبەرەکەت بکە عەلەیهی سەڵات وسەلام ئێوە لەکوێ بوون کاتێکە بەرپرسێکی حیزبەکەی ئێوە کە یەزیدیە بێڕێزی بە پێغەمبەر کرد عەلەیهی سەڵات وسەلام کو هەڵوێستان هاتنە سەر خەت دەرتان کرد فەسڵتان کرد ئیعدامتان کرد سجنتان کرد هیچ فەڕەنساش کە کردی چۆن پۆزیشیان بۆ هێنا پشتگیری فەڕەنسایان وەفدێکی پەرلەمانی کە برایانی ئیسلامیمان لەوێن دەرێت لەگەڵ هەندێک ئەندام پەرلەمانی بێلایەن چوون بۆی کە ئیستینکاری ئەوەوەی بکەن وەفدێکی دیکەی هەڵگەڕاوە و بێدینەکانی پەرلەمان چوون لەوێن دەرێوەتیان کاکەوە نوێنەرایەتی میلەتی کورد ناکەنەمە نوێنەری میلەتی کوردی کە هەڵگەڕاوەین لە دین دەستان خۆشتێکی باشتان کردو ئەوە پێکەوە ژیان نییە پێکەوە ژیان ئەوەیە کە ئەتۆ حەقائیقی ئەو دینەی بە خەڵکی ڕابگەێنی بەڵام ئیجباریش ناکەم کە موسڵمان بی دواتر مامۆستا پێکەوە ژیان لە ئیسلامدا بینین دینەکان هەمویان ژیاون و ئیسلام پێکەوە ژیانی ئەوەندە شۆڕ کردوتەوە کە ئینسانێکی موسڵمان بتوانێت ئافرەتێکی مەسیحی بینێتن ئەم شتێکت پێ بڵێ مامۆستا ئازاد کە بچوینە پەرلەمان هەندێک پەرلەمانتاری مەسیحین دەگەدا بوون ناوی نادەم بەسخوا ئەگای لەیە کە ئەو قسەی بۆ جەنابەت دەکەم ئاوای کە ئێستا دەیڵێ ڕۆژێک پاش معامەلە و ڕێزگرتنیان و حورمەتگرتنیان و ئیهانە نەکردنیان و یەکێک لەو پەرلەمانتارە مەسیحیانە ئافرەت بوو هاتە لای من توی مامۆستا مەڕوان گوتم بەڵێ توی وەڵڵا ئەو قسەی وە توی ئەگەر ئەوەی کە من ئێستا ئێوە دەناسم
ئیسلامیەکان والله لە ئینتیخاباتی بمناسیبانە قەسەم بەخوا دەنگم بە خۆم نەدەدا بە ئێوەم دەدا هیچمان بۆ نەکردبوو بەڵام ئەخلاقی مسلمانەتی دەو خەڵکەیدا دەبینی درۆمان نەدەکرد دزیمان نەدەکرد خیانەتمان نەدەکرد تەنقیسی شەئنی مقابلمان نەدەکرد پابەندیش بووین بە عیبادەتەکانی خۆمانەوە لە کاتی نوێژدا دەچوین نوێژی جەماعەتمان دەکرد لە مزگەوت و داهاتینەوە ئەویش طبعاً مراقبەت دەکات ئەتۆ کە ناوت لە خۆ ناوە ئیسلامی مراقبەت دەکات بالفعلدا خۆ ئیسلامیان ئیسلامینی لەبەرۆکو کابرای سەردەمی یەکێک لە پیاو ساڵحانە کابرایەکی ڕۆژۆکی بە غەیرەدینێک دەڵێ مسلمان بە ئەوش دەڵێ کاکە بەخوا گە مسلمانەتی و فڵانکە پیاو ساڵ هەتان بەخوا بە من ناکرێتن ئەگە وەکو توش بێ بەخوای خۆم چاتر لە ئیتو قەسەم بەخوا ئەو مەسیحیانەی ئەنکاوە بەو برایی تویان گوتووە تویان ماوەسا خراپە و خراپەکاری لە عنکاوەی لەبەر بەناو مسلمانەکان و بەرەمە ناکەویت باشە کاکە ئەو هەموو خراپە و خراپ بەڵام چییە خەڵکەکەش تەنبێ نابێ خەڵکەکەش عیبرەت نابێ خەڵکەکەش نازانێ کاکە کەر لەکوێ کەوتۆ کوندە لە چێ دڕاوە لەبەرەوە بەڕاستی ئەو قەزیانە قەزیەی هەڵگەڕاوەنە و هەڵگەڕانەوەی لە دین و قەزیەیەکە دەبێ ئینسانی ئیماندار مووقیفی هەبێ هەڵوێستی هەبێ و ئەو قەزیەی نزایی نزانم چی و دینی ئیبراهیمی نزانم چی و چی ئەوە قەزیەکی سەهیۆنی ئەمریکیە و دەیانەوێ هوردەها کوو بە منهەجدا هاتن و منهەجیان بە زۆرێک لە وڵاتە عەرەبیەکان گۆڕی دەیانەوێ ئەو دینە لە بین بن بەڵام خوای گەورە بڕاندوێتەوە يريدون ليطفئوا نور الله بأفواههم والله متم نوره ولو كره الكافرون صدق الله العظيم خۆش بەمان تا چەندە لە خاچ مسلمانان ڕێگە دراوە ینی برەو بە شیرک و مشتەکان بدرێتن بە تایبەتیمە لە ڕۆژانی ڕابردوو گوێ بیستیەوە بوون کە ڕێگە بە بڵین هیندۆس و ئەوانەش بدرێ پەرزگایان بۆ بکرێتەوە ینی وڵاتی ئێمە پێویستی بەو زۆرشتانە هەیە کاکە ئازاد لە وڵاتی مسلماناندا ئەو کەنیسانەی کە هەن ئەو معبەدانەی کە هەن ناڕوخێندرێن بەڵام تەعمیریش ناکرێنەوە ڕاستیەکەت پێ دەڵێمە من ئەوجا ڕێیان پێ نادرێ بچن معبەدێکی دیکە دروستکەن کەنیسەیەکی دیکە دروستکەن لە وڵاتی ئێمە مزگەوت دروست ناکرێت حکومەت تا ئێستا سنتێکی بۆ مزگەوتێک نەدا بەڵام بۆ کەنیسان دەدات بۆ کەنیسەی دەدات پارەی بۆ کەنیسەی سەرف دەکات ینی معبەدێکی هیندۆس و میندۆسوانم بۆ چیا من لە وڵاتی مسلمانان ئەگەر حاکمێکی مسلمان بێ قبول ناکاتن برەو بە شیرک و بە کوفر و بەوانە بدرێتن ئەمە حڕیەتی بێدینیەکەت پارێزراوە لەلای من کە مسلمانی بێدینی بەڵام قبول ناکەم بێ بێڕێزی بەرامبەر بە دینەکەم کە قبول ناکەم بێ شرک و کوفر و نیفاق بڵاوکەیەوە ئاگامان لەوەی هەبێتن لەبەرەوە بەڕاستی ئێمە دەبێ زۆر سەریح بین لەگەڵ ئەو خەڵکەوە دەبێ زۆر ڕاشکاو بین و مزەمز نەکەین دەبن لێواندا زامنەگە دەسەڵات دار بووم و خۆم بە مسلمان زانی و کابرا بێ شرک بڵاوکاتەوە کوفر بڵاوکاتەوە ڕەذی لە بڵاوکاتەوە میش چاوم دەبەرە خۆ نابن ئەدی خوای پەروەردگار تەبارەک و تەعالا نافەرمێ لوعن الذين من بني إسرائيل على لسان داود وعيسى بن مريم لەسەر چ خوا لعنەتی لێکردوون كانوا لا يتناهون عن منكر فعلوا نهیان لە منکر نەدەکرد خوا لعنەتی لێکردوون لعنەتی خوا لەوەی بێ کە منکر بڵاو دەکاتەوە لعنەتی خوا لەوەی بێ کە بێدەنگە لە منکر لعنەتی خوا لەوەی بێ کە ئەو منکرانە بۆ خەڵکی دەشەرعێنیتن آخر خوا لعنەتیان لێ دەکات لە ڕۆژی دوایی جاتۆ تا ئێوارێ وەرە بڵێ وەڵا آخر خۆ لە مەسەلەی نزای نیشتیمانی زابا بە نزای نیشتیمانی ئەتوو کەسێک کە باهەر مشریکە کافرە دوعای چ دەکات ها پچی لە پاڵەوی دوعای چ خوای گەورە تەبارەک و تەعالا دوعات قبول ناکا ئەدی ئەو فەرمودەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە هاتووە لە سەردەمی موسا عەلەیهی سەڵات وسەلام باشە باران نەباریوە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا بە موسای فەرمووە دەر نوێژە باران بکەن بۆی بارانتان بۆ ببارێنم هەمیان چوون خوای گەورە بارانی نەباران موسا عەلەیهی سەڵات وسەلام کەلیم الله بووە خوایە تو بەمەت گوت باران نەباران
تی موسا نەفرێکتان دەگەڵدایە دەڵێ 40 ساڵە یان بڵێ چەند ساڵە لە تەمەنی خۆ هەر دژاتی منی کردووە لەبەرەوەی نابارینم کابرا باش کرای دەڵێ عیسا کوڕی خوایە عیسا خوایە معاذ الله شەیتان پەرستە دوعای چ دەکا یعنی ئەو شتانە دەبێت زۆر وشیار بین چاوی چاوم خوای گەورە عاقبەتمان خێرکە ئینشاءالله. مامۆستا ئەرچی بانکخوازان و مامۆستایانی ئاینی پێتانوانی ئەرکێکی قورسە پێویستە بەرچی خۆیان هەستن لە ئێستا بە تایبەت هێبینین ئەم زۆرە شوبهات و بیر و باوڕانە دێنە ناو مسلمانان تا چەندە گرنگە ڕوونکردنەوە بۆ خەڵک بدەن لەسەر ئەو بابەتانە بە تایبەتی ئەبین کە ئێستا لە قوتابخانەکانیش دین وەکو زاران نەماوە قوتابی فێری ئاخلاق و ڕەوشتی ئیسلامی ناکرێتن ئەم زۆرە شتانەوە ناکاتن کە بە ئاسانی بیر و باوڕی گەنجەکانمان بگۆڕێت ئەرچی زانایانمان قورستر نیە لە ئێستادا. ماوەسا ئازاد ئەرچی زانایان زۆر قورسە خوای گەورە دەفەرمێ لەتوبەیینونەه للناس ولا تکتمونه ئەوجا یان مەچوو سەر میحراب یان لەبەرێ وەڵا بۆی دەرم نەکەن حەقێ نەڵێم چییە خوتبەدان چییە تاموچی ژوو لەسەتەکەی چیەکاک ئەگە حەقێ نەڵێی ئەگەر بەڕاستی میراتگری پێغەمبەر نەبی عەلەیهی سەڵات وسەلام ئەمن برایەک لەو ڕۆژانە بێت ماوەسە فڵان کەس لە خوتبەیان لادا لێ ناگەڕن خوتبێتم پڕی خۆم تم لێ نەگەڕن خوتبەی بێ باشترە نەک بچێ سەر میحرابێ نەحەقێ بڵێ ئەوجا پێویستە ئەمە هەموو شوێنەکان بکەینە میحراب ڕاستی بە خەڵکی بڵێ بەرچاوی خەڵک ڕوونکەینەوە بەلای کەمی بۆی تەبریەی مووقیفی خۆمان بکەین تەبریەی ساحی خۆمان بکەین بەلای خوای گەورە خوای من ئەوەندەم پێکرا ئەوم ڕوونکردنەوانم داون بۆ خۆ خەڵک بەخسەم دەکا بەخسەم ناکە کەیفی خۆیەتی واجبە لەسەر بانخواست دەبێ حەقەکەی بڵێ وە لە کەس سڵ نەکاتەوە کاکە ئەو پەڕی سزنت دەکەن ئەو پەڕی دەتکوشن لەو دووشانە چی دیکە هەیە یعنی ئەوش بەرامبەر پێغەمبەران کراوە عەلەیهیمو سەڵات وسەلام خۆ لە پێغەمبەران نازارترنی لە بۆ مانەوە لە خوتبەی موبەڕیر نییە کابرا حەقێ نەڵێت حەقەکەی بڵێ با دەرەتکەن لە میحرابێ بەڵام بە جوانی بێڵێ بەڕێک و پێچی بێڵێ سەرت خۆش بێ وەڵام من قسەی من هەر ئەوەندەیە خوای گەورە تەبارەک و تەعالا ئەو دنیای وەکو دار البەقا دروست نەکردیە دار الامتحانە ئینسان لەو دنیای موقەتە ئەوجا ئەوەی کە بە دوای غەیری بەرنامەی خوا دەکەوێت دەکرێت سوودمەند بێ دەکرێت دەوڵەمەند بێ دەکرێت ناو دەنگێکی بۆ دروست بێ بەڵام لە دوا ڕۆژدا کە دار الئەبەدی و دار البەقاءە لەوێن دەرێ ژیان کۆتایی نایە ئەلەوێن دەرێ قوڕوەسەری و دەچێتە ناو ئاگری دۆزەخ و بە ئەبەدی لەوێن دەرێ دەمێنێت تۆ لە بەرۆژ خوای پەروەردگار دەفەرمێ ومەن یەبتەغی غەیڕ الئیسلامی دینە فەلەن یوقبەل منه وهو فی الآخرة من الخاسرین نافەرمێ فهو من الدنیا من الخاسرین ناڵێ لە دنیای زەرەرمەندە بۆ چکە دنیا لەوانەیە واستە بە سەر کابرا عەلمانیەتەکەی واستە بە بێدینیەکەی ئێستا چوە کوتڕەمپی هەموو دنیا دەیناسی ناو دەنگێکیە بەس خۆ موسڵمان نی بابە ئەوە وهو في الآخرة من الخاسرين زەرەرمەندە لەگەڵ کافر و بێدینان ڕاپێسی جەهەنەمێ دەکرێت گەر موسڵمان نەبێت و ئیمان نەینێت و لەسەر ئیمان و ئیسلام نەبرێتن جا هەموو ئەوانە بەو شێوەیە لەبەرەوە پێویستە ئینسان اعتزاز بە دینەکەی خۆمان بکەین و دینی ئێمە پێویستی بە هیچ دینێکی دیکە نیە پێویستی بە هیچ معتەقەدێکی دیکە نیە و دوعاکانی ئێمە پێویستە خەڵکێکی دیندار و موسڵمان و بۆ خوا سڵحاو لەگەڵتدا بێجا ئەوجا ئەو دوعای دەستە جەما و ئەوانەش بیدعەتێکە هەل لە شەرعدا نەهاتووە بەڵێ هەمومان وەر با پێکەوە دوعا بکەین لە غەیری نوێژە بارانە و ئەوانە نەبێتن لە غەیری نوێژە بارانە ئەوانە لە غەیری جەماعەت و بڵێ خودبە ئەوانە نەبێت کە ئیمام دوعا دەکا و خەڵکیش دەڵێ ئامین دەنا هەمومان وەر باکۆ بینەوەمان پێکەوە جات جوولەکە و نەز هەمە ئەوە بیدعەتێکی منکەرە و ما ئەنزەل الله بها من سوڵتان سەرتان خۆش گەورە تۆ زۆر سپاس دەکەین کە لە ستۆدیۆ دەنج کۆمەڵ رادیۆ سۆران ئامادە بووی بیسەرانی بۆ ڕێز و خۆشەویست بەم شێوەیە هاتینە کۆتایی بەرنامەی ئەمجارەی پرست تا بە یەکگەیشتنەوەی شتر بەخوای گەورەتان ئەسپێرین.